الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی خۆشەویستی ئاسمانی پەیام بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. هیوادارم ئەم ئەڵقەیە جێی دڵنەوایی بێ بۆ نەخۆشە خۆشەویستەکانمان، جێی دەستخۆشی بێ بۆ ئەوانەی کە مڕافقی نەخۆشەکانن، جێی دوعای خێری گەورە بێ بۆ هەموو ئەو کارمەندە خۆبەخشانەی کە لە نەخۆشخانەکانی کوردستانە خزمەتی نەخۆشەکانی کۆڕۆنا و خزمەتی نەخۆشەکەن بەگشتی لەو عیبادەتە گەورەیە بەشداریەکەن، و جێی سوپاس و پێزانین بێ بۆ سرجەم کارمەندان و پزیشکان و هەموو ئەو خەڵکەی کەوا خزمەتی نەخۆشەکات و ئەم کوردستانە و هەموو جیهان بۆ بە نەخۆشخانەیەکی گەورە و جێنەزەری ڕەحمەتی خوای گەورە کە سەیری بەندەکانی ئەکات و لەم ئیمتیحانە قورسەی پانۆراما گەورەیی جیهانە خوای گەورە ئەم قەدەرە خەیرە و ئەم قەدەرە گەورەیی هێناوەتە ناو جیهان. بەخێر ناویە بین چونکە ئیمتیحانێکی زۆر گەورەیە، بەخێر ناویە بین ئەم نەخۆشیە لە ڕوویەکەوە کەوا هەموو دنیا وەکو ئەو زانایانەی کەوا یاخود ئەو کەسانی کەوا لە بواری ژینگە پارێزیە کارەکەن و یاخود خزمەتی گەورەیان هەیە و شارەزایی باشیان هەیە کە ئەڵێن دنیا لەم ماوەیە زۆر زۆر پاک بۆتەوە و ئاو هەوای سەرزەوی گۆڕانکاری بەسەرا هاتووە. لەبەرەوە ئێمە نازانین هەندێک جار هەندێک نەخۆشی و هەڵندێ بەڵاو موسیبەت کەیەتە پێشەوە لە ناواخنیا کۆمەڵی خێری تایە. ئین مع العسر یسرا. وەخوای گەورە ئیمتیحانی خەڵک و بەشەرەکات تاوەکو بزانێ خەڵکی چەنێ خزمەتی یەکترەکەن، چەنێ بەدەم یەکەون، چەنێ ڕاستەکەن لە مەسەلەکانی مافی مرۆڤ و خزمەتی ئینسان و پەرۆشبوون بۆ مافەکانی مرۆڤ. ئەمانە هەمووی هەر هەمووی قەدەرێکی زۆر زۆر گەورەیە و خێرێکی گەورەی تیا ئینشاء الله. ئەوانەی ئەمرن ئینشاء الله بەم نەخۆشیە پلەی بەرزی شەهیدیان هەیە. ئەوانەی چاکە بنەوە ئەجر و پاداشتی چاکبوونەوەی کەسێک کە لە شەهیدی گەڕاوەتەوە دەستیانەکەوێت. لەم ئەڵقەیە زۆر شتان پێ ئەڵێن و ئەوانەی خزمەتی نەخۆشەکەن کەسێکیان لە ماڵەوە خزمەتیەکەن 5 ساڵ 10 ساڵ 5 ساڵ ساڵێک لە جێگەیە ئەکەوێت و خزمەتیەکەن چه ئەجر و پاداشتێکیان دەسەکەوێت. ئێمە کۆمەڵی فەرموودە و کۆمەڵە ئەزمموی واقعی پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەین لە بەرنامەی شیرینچایە. هیوادارم هەمووتان لە شتان ساغ بێ و ئینشاء الله ئەم ناڕەحەتیە ڕوات و ئەم کۆسپەش ئەپەڕێنین و ئەڕوات ئەم کۆسپەش دەرەچین تایە پشت بەخوای گەورە بە شێوەیەک کە ئینشاء الله ڕەزامەندێکی خوای گەورە بەدەستبێنین و هەروەها عسر و خۆشیەکانی دواییش ببینین. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. وەختێک لەگەڵ خزمێکی نەخۆشی خۆت، نزیکێکی زۆر نزیکی خۆت ئەبیتە مڕافقی لە خەسخانە ئامێنیتەوە، یارمەتیە دەیت، کۆمەکیەکەیت، ئەجر و پاداشتێکی گەورە و خزمەتێکی زۆر گەورەی ئەو نەخۆشە ئەەکەیت و ئەگەر بە شتێکی زۆر بچووک و کەمیش بێت و پاداشتێکی هێجگار گەورە لای خوای گەورە بۆ خۆم سۆگەرەکەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت مسلمان برای مسلمانە ستەمی لێ ناکات، یعنی ئینسان کە مسلمان بوو نابێ زوڵم بکات. زوڵم هەموومان دەزانین چ شتێکە بێتە زوڵم، ئەبێتە ستەم. هەرچی مسلمانێک بەدەم برایەکی مسلمان خوشکێکی مسلمانیەوە بێت، بەدەم کەسێکەوە بێ یارمەتی بات، ئەوە خوای گەورە ئیش و کارەکانی بۆ ئاسانەکە. ئەمە فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و ئیش و کارەکانی چۆن ئاسانەکە؟ کۆمەکیەکە لەو شتانەی کە ئەم ناتوانێ بە تەواوی زاڵ بێ بەسەریانە. ئیشەکانە وا ئاسانە بێت هەندێک جار ڕڵی باشە ئەم ئیشە چۆن خواوە ئاسانی کردبووم، هەر خۆش دڵێ خوای گەورە چۆن ئاسانی کردبووم، بە ئاسانی ئیشەکان یە بەدەستەوە. و لە هەمان کاتیشا هەر لە ناو ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە ئەفەرمێت کە تۆ بەدەم یەکێکەوە بووی خوای گەورە ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت لەسەر لا ئەبات. لە فەرموودەیەکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت هەر کەسێک کوربە ناڕەحەتی ناخۆشیەک لە ڕێی مسلمانێکا لا بە خوای گەورە بۆی هەڵەگرێت لە ڕۆژی قیامەتە. ناڕەحەتیە کە لە شوێنێکە زۆر پێویستی بەوەیە کە ڕزگاری ببێ خوا ئەوەی لەسەر لا ئەبات و هەڵیەگرێت و ئەو شوێنەی بۆ ئاسانەکات. ئێمە لە قیامەتە بێت چەند شوێن هەبێت کەوا پێویستمان بەوە بێت
کە خوای گەورە دەربازمان بکات شوێنەکان زۆر زۆرن ئێمە لێرەوە ناژزانین چونکە قیامەت غەیبە و عالەمی حەشر و پردی سیڕاتۆمانە غەیبە هەمووی بەڵام چەند خۆشە ڕۆژانە شتێک هەڵبگری بڵێ خوایە ئەوە بۆ ئەو شوێنەی کە لە ڕۆژی قیامەتا تۆ فریای من بکەویت و دەرگام بۆ بکەیتەوە لەبەرەوە وەختێک کە تۆ لای نەخۆشێکە مێنیتەوە خزمەتیەکەی ئەزانی لە چ ئەجر و پاداشتێکی گەورەییت خوای گەورە پشت و پەنای کەسێکە کە ئەو کەسە پشت و پەنا و یارمەتی کەسێکی یابێت هیمەتی هەبوو بێ بۆ کەسێک ئیتر بە مادی بێ بە معنەوی بێ بەوە بێ کە ڕوویەکی خۆش یابێ بەو کەسە چونکە پیامبەر بە شوێنی ترا فەرمێ تەبەسسومک فی وەجهی ئەخیکە سەدەقە تۆ کە هەر پێ ئەکەنی ڕوود خۆشە لەگەڵ موسڵمانەکە ئەو بۆ خۆی سەدەقە و چاکەیە ئازیزانم فرسەتی زۆر گەورە لە بەردەممانایە ئێستا بە تایبەتی ئەم نەخۆشی کۆرۆنا کە بڵاو بۆتەوە بۆ ئەوەی یارمەتی خەڵک بین وەختێ تۆ لای باوکت لای دایکت لای براو خوشکێکی خۆت ئەمێنیتەوە کە خزمەتێکی بە تایبەتی لە نەخۆشخانەکانە بە تایبەتی تر ئەو براو خوشکە ئازیزانەمان کە لە نەخۆشخانەکانە بە خۆبەخشی کارەکەن واتە کارمەندی تەندروستین پزیشکن هەر مهنەیەکیان هەیە لە ناو خەسەخانەیە لە کاتێکا کە زۆربەی زۆری کارمەندانیش بوون بە خۆبەخش لەبەرەوە ئێستا تا مەعاش نییە و خەڵک یعنی حکومت هیچ یارمەتیەکی خەڵکیش نادا ئەوانەی کە خۆشی مۆزەف بوون لەبەرەوە هەموویەک و خۆبەخش ئێستا کارەکە بە تایبەتیوانەی کە خۆبەخشن ئەجر و پاداشتان بۆ ئەم فەرمودانی پێ سەڵەم بڕوانن بەڕاستی ئەجرتان زۆر گەورەیە زۆر کەسی گەورن ئێوە کاتێک کە خزمەتی نەخۆشەکەن هەموو چرکە و سەعاتێک ئەم فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شمولی ئێوە ئەکا لە کاتێکا خزمەتی نەخۆشەکەن و هەروەها ئەو کەسانش کە یارمەتی نەخۆشە دەن یان لە ماڵەوە کەسێکت نەخۆشە یاخود کەسێکی پیر لە ماڵتانایە باوکتە دایکتە برایەکتە خوشکێکتە تۆ خزمەتیەکەی یا کەسێک کە ئفلیجە لە جێگایە ئەمانە ئەجر و پاداشتی ئەم ئەڵقەیەمان هەمووی باسی ئەواکەین کە ئەمانە لای خوا چەند گەورن ئەمە چه دەرگایەکی ڕەحمەتە خوای گەورە لە تۆیە کاتەوە لە کاتێکە عەزیەتێکی کەم تەیە لە دنیا خزمەتی و نەخۆشاکەی بەڵام لە قیامەتە تۆ زۆر زۆر گەورەی تۆ لە میحنەتە گەورەکانی قیامەت کە هەزاران هەزار ساڵ خەڵک تیامێنێتەوە تۆ تیا ناوەستی خوای گەورە فەرمێ وأحسنوا إن الله يحب المحسنين چاکە بکەن خوا محسن و چاکەکارانی خۆشەوێت خوای گەورە چاکە ئەبینێت قسە نابینێ ئازانم قسە و سوورەت و شیعار و قسەی زل و ئەمانە ناخوا لە قیامەت وەلای خوش باڵە مێشولێ قیمەتی نییە و تا لە بەرچاوی خەڵکیشا دەرەکەوێت کە شیعار و درۆ دەلەسە هیچ نییە ئەوەی ئەمێنێتەوە ئەو کردەوە جوانانەیە کە موسڵمانێکی کا بە پەنهانی بێ ئەوەی کەس پێی بزانێ یا ئەگەر خەڵکیش پێیزانی نیەتی ئەوە نەبێکەوە خەڵک پێی بزانێت حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر تۆ یارمەتی کەسێکیە کە وڵاخەکەی کەوتبوو بارەکەی کەوتبوو ئێستا وڵاخ و بارەکە با بگۆڕین بە سیارە تۆ لە کاتێکا سیارەیەکە پێ لە شوێنێکا کەسێکە بینی پەنچەر بووە ئەچی یارمەتیە دەی خوای گەورە ئەوەت بۆ تعویزەکە لە ڕۆژی قیامەتا پاداشتیاتەوە بەوەی ئللا لەم چاکەیە لە دنیا و ئاخرەتا ناڕوا هەتا تۆ ئەو چاکەیە وەرنەگری لە شوێنێکا کەسێ بەنزینی لێبراوە لە شوێنێکا کەسێک چەقی و سیارەکەی تۆ یارمەتیە دەی لە شوێنێکا کەسێک بە ڕێگای ئەڕاتۆ هەڵی ئەگریت نەخۆشێکە بینەی بێ بۆ خسەخانە لەسەر جادەیە یارمەتی کەسێکی دەستی نابینایەکە گری مناڵێکە پەڕێنیتەوە لە جادە ئەمانە هەمووی چاکە و سەدەقەی گەورەیە ئێمە لەم ئەڵقەیە ئەمانەیە ئەو تەشجیع و ئەو پشتگیریە گەورە دروست بکەین کە بەڕاستی ئەوانەی خۆبەخشن کارەکەن لە نەخۆشخانەکانە ئەوانەی مرافقی نەخۆشن ئەوانەی لە ماڵەوە کەسێکیان هەیە کە خزمەتیەکەن با بزان نەمانە لای خوا زۆر 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 خۆشەویستن وڵی من باوکم هەبوو داما بوو 3 ساڵ لە جێگایەکەوە بە زۆری لای کوڕی برام بوو شوانەی برام ماڵە لە حەدی کەمالە بە زۆریتر داوی بۆ گۆڕ و یارمەتی زۆریەیە منی هەر هەمان دەسوود بەس بە زۆری و کوڕی برام یارمەتی زۆرترەیە داما و زەلیل بوو دایمان بۆ گۆڕی دمان بۆ گۆڕی زەوی ڕیشمان بۆ چا کرد ئێتر خزمەتێکی باشمان دەکرد دەیوادارم خوای گەورە پاداشمان باتەوانە زۆر داما بوو باوکی دامامە بوو گاگەڵکی وەڕی زۆر داما بوو داوا لە خوای گەورە کە پاداشت ئێمە شوێنش باتەوانە دڵی خۆش بوو بۆی کە ئێوە بە دڵخۆشی بە ڕەزامەندی خۆتان اختیاری خۆتان کە ئەوە خزمەتێکن دوعای بۆ کردن هیچیەوە دوعای خێری بۆ کردین زۆر جارێکە سەر و ڕیشی هابوو مەتاشی هینێکەوەشی پیاگەشام ئەوی کوڕمتە بۆ من عەزیزی بەخێوکردنی نەخۆش ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە بە تایبەتی دایک و باوک ئەوە کە لە ئەجریان دەرناچین پێم وابێ ئەو کەسەی کە هەر نەخۆشی کەش بێ خزمەتی بکە لە لای خوای گەورە ون نابێ من نمونەیەکی بچووکمێ برادێکمە لە ناوازار خەیاتە ناوی سەردارە مشتێکی یە دێ بۆ لای ئیشی بۆ کات باوەڕ بێ مالی دیشەستە هەتا ئەم دەقەیەش ژنی نەهێناوە لەبەر خاتری دایکی زەلیلە لەسەر لۆکە خزمەتێکە
یعنی بۆی هیچ شوێنێکی عەزێتی نەگا لەبەرەوەی زەریری سەر جێگەیە. پیاوێک کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی یا رسول الله صلی الله علیه و سلم خۆشەویستترین کەس لای خوا کێیە و باشترین و خۆشەویستترین عەمەلێکیش لای خوای گەورە کە قبول کراوە بێت چییە؟ ئەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی؟ خۆشەویستترین کەس لای خوا ئەوەیە کە سوودی بۆ خەڵکی هەبێت، سوود بە خەڵکی بگەێنێت. ئەی بزانین ئەوی تریان و هەروەها فەرمووی ئەو کردەوەیەش کە لای خوا زۆر زۆر خۆشەویستە ئەوەیە دڵخۆشی بخەیتە ناو دڵی موسڵمانێکەوە، دڵی موسڵمانێک خۆش بکەیت، دڵی ئینسانێک خۆش بکەیت. ئێستا دنیا هەر هەمووی ئازانم، دنیا هەر هەمووی وەکو یەک خەسەخانی گەوری لێ هاتووە، هەمووی شەکان ڕاوەستاوە، هەر هەموو خەڵکی چاوەڕوانی خزمەتێکە کە بکرێت، چونکە ژمارەیەکی هێجگار زۆر نزیکی 7 ملیۆن کەس تووشی ئەم نەخۆشیە بووە و ژمارەیەکی زۆر زۆر لە ماڵەکانە بێ ئیش کەوتون لەبەرەوە خێرخوازان و خەڵکی دڵسۆز و خەڵکی باش ئالەم ڕۆژانەیە دەرەکەوێت. خوای گەورە بە چاوی مەرحەمەت سەیری ئەم مرۆڤایەتیە بە گشتیەکات بزانێ خەڵک لەم ئیمتیحانات چۆنە بن، چۆن دەرەچن. ئەوانەی پارەیان هەیە، ئەوانەی دوکانیان هەیە و ئەوانەی کرێخانوو یا کرێ دوکانەکانیان ئەبەخشن و مانگی 2 مانگ 3 مانگ کرێ لەو خاوەنانەی لەو کرێچیەکانیان وەرناگرن، ئەزانن ئەمانە لای خوای گەورە شمولی ئەم فەرمودانی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم یارمەتیان دەدەن. چونکە جاری وا هەیە تۆ کەسێک دوکانێکی گرتۆ بە پارەیەکی زۆر زۆر، ئەو مانگە هیچ ئیشیشی نەبووە، تۆ چۆن ئەم پارە ئەتوانی لێ بسێنی لە کاتێکا ئیشی نەبووە، لەبەرەوە چ خێرێکی گەورەیە تۆ لێی نەسێنی وازی لێبێنی، دەستێ هەبێ لەوەی ناخۆشیەک ناڕەحەتیەک لەسەر دڵی ئەو کەسە لابەری، بێتاقەتێکی لا ببەی بە هەر شێوەیەک، یا قورسێک یا قەرزێکی لەسەر قەرزەکەی بۆ بدەیتەوە. مە فەرمودەکەی پێغەمبەر خۆی فەرمێ قەرز ئێستا تۆ کە کرێخانۆکەی لێ ناسێنی قەرزە، ئەڵێ ئەوە ئەتبەخشم لەو قەرزە، من نامەوێت ئەو پارەیەم ناوێت لەبەر خاتری خوا. خوای گەورە دەرگای زۆر گەورەت لێ کاتەوە. تۆ ئەی بەخشی لە کرێخانۆکە ڕەنگە خوای گەورە تۆ ببەخشێلەوەی ئەم نەخۆشە شمولە ناکە، یا زۆر بە ئاسانی چاک بیتەوە، یا بەڵایەک یەتە خوارەوە خوای گەورە و بەڵا ئەگرێت و بەر تۆ ناکەوێت. ڕەنگە هەل لەو مانگەیە تۆ داعمێکە بکردایە 3 ئەوەنەی کرێخانۆکەت بدایە بە چاکردنەوەی داعمەکەی و مشکلی ئەو داعمەش چنێ هاتوچووی پێەکەیت. لەبەرەوە یارمەتی خەڵک بن. ئەم ڕۆژە ڕۆژی یارمەتی خەڵکە، دڵتان گەورە بێت، با فێری کولتوری بەخشین ببین، کولتورێکی زۆر گەورەی لەناو هەندێک میلەتە زۆر زۆر دەستە باڵایە ئەم مەسەلەیە. ڕەنگە لای ئێمە کەم بێ هێشتا نەگەیشت بێ و ئەو ئاستەی کە بەڕاستی خەڵک پێویستێتی، چونکە خەڵکێکی زۆر زۆر هەیە دەوڵەمەنە. دێ ئەم دەوڵەمەنانە ضرورە بەڕاستی دەستی کۆمەکی و یارمەتی بۆ خەڵکی هەژار و بۆ خەڵکی نەدار و بۆ خەڵکی فەقیر لە هەموو کۆڵان و هەموو کوچە و کۆڵانەکە خەڵکێکی زۆر زۆری فەقیر هەیە. بشنە سۆپەرمارکێتەکان، بشنە ئەو شوێنانەی کەوا مریشکە فرۆشن، بزانە چەند کەس دەفتەرەکانیان چەند کەس قەرزیان لایە، بچنە شوێنی لای ئەنجومەنەکان بزان ماڵی فەقیرتان بشان با. لەبەرەوە بەڕاستی خەڵکی فەقیر زۆر زۆر لە وڵاتەکەمانە. هەر بۆ شێوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت تۆ برسێتی کەسێک هەر لەم فەرمودەیە هاتۆ برسێتی کەسێک لا ئەبەیت، یا مشکلەیەکی لەسەر لا ئەبەی، پێویستیەکی لەسەر لا ئەبەی، ئەوە باشترە لەوەی بچی لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە ناو مزگەوتی مەدینەیە یەک دانەمانگ ئیعتیکاف بکەیت و عیبادەت بکەیت، ئەمەیان باشترە. یعنی تۆ 10,000 کە کەسێ پێویستێتی پێی ئەدەی ئەوە باشترە لەوەی لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک دانەمانگ ئیعتیکاف بکەیت، یعنی نوێژ و عیبادەت بکەیت. لەبەرەوە زۆر کەس کاتێک ئاڵێ کاکە پارەی عەمرەکەت مەچۆ بە عەمرە بیە بە فەقیر، ئالەم ڕوانگە ئەمانەوە ئێڵێ با ئێمە زۆر ڕەشبین نەبین بەرامبەرەوانیش کە یعنی باسی خێرەکەن، باسی چاکە ئەکەن، یعنی هەندێک جار هەندێک شتەڵێن خەڵک بە غەڵەت تعبیری ئەم شتە ئەکا یاخود تەفسیری ئەو شتە ئەکا. بۆچی تەفسیری غەڵەت بۆ خەڵک بکەیت؟ چونکە ئێمەی مسڵمانە بێ وا فێر بین، بەڕاستی ئیماندار وا فێر بێ، هەموو شتێ تەفسیرێکی جوانی بۆ بکەیت. التەمیس لأخیکە 70 عذرا، تۆ 70 عذر بێنەرەوە بۆ کەسێک کە شتێک ئەڵێت، نەک یەکسەر بڵێ بەخوا تۆ دژی دینی، دژی عەمرەی، دژی حەجی ئەم قسە ئەکەی. لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئەفەرمێ ئەوە باشترە تۆ دەستی یارمەتی درێژ بکەی بۆ کەسێک لەوە باشترە بچی لە مزگەوتەکەی منە کە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک دانەمانگ عیبادەت و ئیعتیکاف بکەیت و عەمرە بکەیت. زیوا هەیە لەبەر هەر هۆکارێ وێ یا لەبەر دیدی خۆی بە خزمەتی دایک و باوکی ناکا شتێکی باش نییە. بەڵامی تر ئینسان هەموو لەسەر هەموو ئەو کوڕێک پێویستە کە خزمەتی دایک و باوکی بکە، هەم لە ڕووی حەدیث و شەرع و ئیسلام و شتێکی باشە، شتێکی باوەڕ پێکراوە، هەم لە ڕووی
ئینسانیەت و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەمانە هەمووی ئینسان خزمەتی دایک و باوک واجبە بۆ نەبێ مەڵێ مەسەلا لایەکە کەسێک خزمەتێکی جوانی نەخۆشێکی کردبێت من نمونەم لایە کابرایەک خزمەتیان ناکرد براکانی بەس یەک کوڕی خزمەتیە کرد بردبوویە ماڵی خۆیان تا ئەو باوکەی من فقط بە دیار ئەوە بوو خۆی تەرخان کردبوو بۆ ئەو باقی کوڕەکانی باقی کوڕی تریشیە بوو بچکۆلەوەمان یەک ئیشی ناکرد بەس خۆی تەرخانی ئەو باوکەی کردبوو خزمەتی باوکیە کرد هەموو کاتەکانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتی ئەو باوکی زۆریش وەختێکیش کە باوکی ئەمری خوای کرد هێنایە دەرەوە دای بە خستیە بەردەمی براکانی وتی تاما بوو ئایدی من بوو ئەمجا ئایدی ئەوەیە من هەر ناژێم بۆ سەر زیارەت بشێت شتیوە من ئەوەم بینیوە جاوە ئینسان تۆ تاماوە خزمەتی دایک و باوکە کە دایک و باوک کە مردوو لە دەست چوو ئەو کاتە بیریانەکەیتەوە چونکە دایک و باوک جارێکی کە نابێتەوە لەوانەیە کوڕ ببێتەوە خێزان ببێتەوە دایک و باوک نابێتەوە تا ماوە لەسەر ئەولا پێویستە خزمەتی دایک و باوکی بکات چونکە ئەو وەختە بە تەبیعەت واش ڕێیەکەوێت دوایی کوڕەکانی خۆشی خزمەتیەکەن ئەگەر خزمەتی دایک و باوکی نەکا خۆی وەکو عقوبەیەک کوڕەکانی خۆشی لە دوا ڕۆژە خزمەتی ناکە وا چۆن ئەڵێ خەڵک ئەچێ بۆ حەج و عەمرەوانە لەوە فەرزترە دایکی خۆ بەخێوکەی باشەکە نەک پشی بۆ عەمرە و بۆ حەجوانە ئەو خزمەتاکەی باڵێ وەڵاوە من چەند ساڵە هەر خۆم خزمەتی دایک مەکەم ئارە وەڵا لە جێگایە کەوتەوە قاچی ئاوساوە و هەر خۆی گەورەمان هەیە و هەرەوە دایکەمانەوە بەڵێ خەزانت هەیە نەوەڵا لە تا من مابم ژن نایەنم لەبەرەوەی دایکم بەخێوەکەم لەبەرەوەی دایکم پێویستی بە منە من پێویستم بە کەس نە بەس دایکم هەبێ هیچی ترم ناوێ با قوربان جا با نمونەیەکیش بۆ باس بکەم دراوسێکمان هەبوو لە دووە سارەوە دایکی خۆی بەخێو کردووە ئەو ئافرەتە شووی نەکرێ سا هەرماوە لەبەرەوەی دایکی خۆی بەخێوە لە جێگایە کەوتو بوو سەرەتانی بوو ژنێ ماڵ ژنێ بوو تر وەسی ناکرێ لە خزمەت ئارە وەڵا لە تا وەفاتی کردو باوەڕکە وەفاتیشی کرد خۆی شۆری بەدەستی خۆی شۆری با ملاتەفەی نەخۆش بکەین یعنی نەرمونیان بین لەگەڵ نەخۆشە زۆر باش بین بە تایبەتی لەم ڕۆژانەیە ئازانم بە تایبەتیوانی پەکیان کەوتووە زۆر کەسێ لە جێگا کەوتووە هیوادارم بتوانین نمونەیەکی زۆر زیندوی ئەم باسە گرنگەتان پێشکەش بکەین کە چۆن نەرمونیان و محەبەت و خۆشەویستی بۆ نەخۆش دەرببڕین إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەوانەی سەبریان هەیە ئەم نەخۆشە سەبری هەیە لەسەر نەخۆشیەکەی سەبرێکی ئیجباری هەیە چونکە مەجبورە بێ سەبر بکات ئەگەر سەبر ناکە ناشکریەکە قوڕەک لێ بەسەریە بە تەواوەتی بەڵام تۆ سەبرێکی اختیاریت هەیە کەوا خزمەتی ئەم نەخۆشاکەی یعنی بەویستی خۆت ئەم سەبرە ئەگریت و ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 8 ساڵ خزمەتی نەخۆشەکە دەکەیت هەیە 17 ساڵە خزمەتی مێردەکەیەکە ئازارم خزمەتی خێزانەکەیەکات خزمەتی براو خوشکێکە فلیجە لێ جێگایە لەبەرەوە بە ئابەم جۆرە مامەڵە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئێوە ڕەحم بە خەڵکی سەرزەوی بکەن ئەو زاتەی لە ئاسمانەکان و سەر و ئاسمانەکان و خاوەنی گردوونە ڕەحم بە ئێوە ئاکات هە لەبەرەوە کە شێخ حەسەنی بەسریە فەرمێت ئەگەر بچم بەدەم موسڵمانێکەوە مشکلەیەکی بۆ حەل بکەم زۆر ئەوەم پێ خۆشترە لەوەی 1000 دانە ڕکعات نوێژ بکەم ئەوەم پێ خۆشترە لەوەی بچم 1000 ڕکعات نوێژ بکەم هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئامۆژگاریمانەکە پێش ئەوەی نەخۆش بکەویت لە صحەتە شتێک کۆکەرەوە بۆ نەخۆشیەکەت یغتەنیم خەمسەن ئەگەر لە 5 شت بە یەکێکیانەوەیەکەوە پێشەوەی نەخۆش بکەویت بزانە ئەم صحەت و لەش ساخێت چۆن بەکارهێنیت خزمەتی نەخۆشێکی پێ بکە یارمەتی کەسێکی پێ بدە و لە شوێنی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر چاکەیە ئەیکەی ئەبێتە بەربەست بۆ خراپەیەک بۆ گوناهێک بۆ تاوانێک بۆ عەزابێکی دنیای قیامەت ئەبێتە بەربەست نایڵێت ئەبێتە ڕێگر و بە هیلاکە ناچیت و ئەوانەی ئاهلی چاکن لە دنیا ئەوانە ئاهلی چاکەکارانیشن لە قیامەتە یعنی ئەوەی ئینشاء الله بە چاکە و بە خێر و بە نیەتی باش و بە ئیسلاح و بە خزمەتکردنی خەڵک دەستی پێکرد ئینشاء الله لە قیامەتە ئەوە ئاهلی براوەکانە ڕێگەی چاکەکارانی گرتووە لە قافڵەی ساڵحەکانە ئەوە سێنرێت و
لە قافڵەی ساڵحەکانی شابڕێەکرێ بۆ ڕزامەتی خی گەورە بۆ بەهشت. ئەزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودێکی قودسیە فەرمودێکی دوور و درێژە فەرمێ ئەی بەندەکەم من نەخۆش کەوتم تۆ نەهاتی بۆ لام یا ڕەبی تۆ چۆن نەخۆشەکەوی فەرمێ ئەگەر تۆ بەهاتی تایە بۆ لای فڵان بەندەم من لای ئەو بووم لای ئەو یعنی من لەبێ بووم خی گەورە ئەفەرمێ کەواتە تۆ نزیکی ڕەحمەتی خوا ئەبوویت کاتێ بهاتیاتە لاو نەخۆشە. هەر بۆیە لە دەوری نەخۆشە و لە دەوری جەنازەیە ژمارەیەکی هێژگار زۆر مەلائیکە هەیە ئامینەکەن. تۆ هەر دوعایە لە دەوری جەنازەیە لە دەوری نەخۆشە بکەیت ئامینی فریشتەکانت بۆ بێ لەبرەوە لە مەجلیسی نەخۆش پڕپڕە لە مەلائیکە پڕپڕ لە ڕەحمەت پڕپڕە لە نزیکی خی گەورە و مەجلیسی جەنازەش بە هەمان شێوە. بەڵام ئازیزانم ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ حەقی موسڵمان بەسەر موسڵمانەوە پێنج شتە یەکێکیان ئەوەیە جوابی سەلامی بیتەوە یەکێکیان ئەوەیە لەگەڵا بچی بۆ جەناز بۆ سەر قەبران و دانەیەکیان ئەوەیە وەڵامی داوەتی بیتەوە کە داوەتی کردی و دانەیەکیان ئەوەیە کە نەخۆش کەوت بچی لەگەڵیا بچی بۆ ماڵی و سەردانی نەخۆشیەکەی بکەیت و پێنجەمیشیان بریتێ لەوەی کە پژمی کە بڵێ ئەلحەمدوللا تۆش بڵێ یەرحەموک الله. ئەم پێنجە ئازیزانم ئێستا ئالەم کاتەیە کە ئەم نەخۆشی و پەتایە بڵاوبووەتەوە هەر پێنجیان ناتوانین جێبەجێ بکەین چکە هەر پێنجیان باش نییە تۆ سەردانی نەخۆش بکەی باش نییەکەوە بچیتە لایەکێ بە پژمێ چکە ئەو کەسە لەوانێ لێ توش ببی باش نییەکەوە هەتا جوابی سەلام چکە نزیککەوتنەوە باش نییە ینی اختیڵات و تێکەڵی باش نییە لەبەرەوە ئەمانە هەمووی فرسەتە لە وەختی لەش ساغی و لە وەختی کەش و هەوایەکی پاکە ئەبێ ئەمانە دروستکەین لەبەر ڕۆژە ڕۆژان یەتە پێشەوە کە من و تۆش ناتوانین چۆن ناتوانین ئەم پێنجەی سەر جێبەجێ بکەین فەرمودی پێغەمبەر ناشتوانین هەندێشتی تر جێبەجێ بکەین لە گەنجیە ئەوتوانی لە لەش ساغیە ئەتوانی لە بەتواناییە ئەتوانی لەوەیە کە گیرفانە هی خۆت بۆ ئەتوانی ئێستا پارەکە تەوزیع بۆ بە مناڵەکان تا و تۆ لە گۆڕستانی چۆن نتوانی خێر و چاکە بکەیت لەبەرەوە ئەم فرسەتانە لە دەست نەیەین یارمەتی نەخۆش بن یارمەتی کەسێک بن کە پێویستی بە یارمەتیە. کاک محمودیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین هاتینە خزمەت جەنابتان بۆ گێڕانەوە و بەسەر هاتە زۆر کاریگەری کە ئێمە بیستومانەوە ئاگادارین کە لەخوا بزانێ نمونەی وەکو جەنابتان لە وڵاتەکەمانە زیاد بکات و زۆر بێت کە خزمەتی نەخۆشەکەن و بێ ئەوەی بێزاری بێتاقەتی دەرببڕن ینی خەڵکێکی خزمەتی نەخۆشەکە بە زۆر بێزاری کات بێتاقەتی کات ینی بەڵام جەناب الحەمدوللا ئەو نمونە جوانی کە حەزمان کرد کە خۆت هەر ناتوێت باسیکەی بەڵام ئێمە خۆمان پێمان خۆش بووی بۆ خەڵک بێتە نمونە حەزەکەین ئەو بەسەر هاتەمان بۆ واس بکەیت. هەی مامۆستاگیان ئەو بەسەرهاتی من خێزانم کە پێکێنا حەمد و سەنا بۆ خۆی تاقوتەنها بێشەریک 6 منداڵم لێ بوو 4 کچ و 2 کوڕ نمونەی عایلە بووین کە دروستمان کرد ئەوەی کە خوا دای نابێت و بە ئێمەی ڕاگەیان دەبێت لە دین ئیسلامە لەو خێزانەی منە تەطبیق کرابوو ئیتر حەمد و سەنا بۆ خۆی تاقوتەنها بێشەریک لە 2012 ڕۆیشتن ئەمرەیەکمان کرد بە یەکەوە هاتینەوە ئیتر کە هاتینەوە قەدەری خوا بوو ئەم خێزانەی من جەڵدە لێیە زۆرم هەوڵدا لەگەڵی بە سەدەقە و بە دکتۆر و بە ئەمسەر و بە ئەوسەر چوومە لای دکتۆر زانا وتی کاکە وتم دوو هۆ دەشکە بم کلیلەکانی بێن و بە شەرت ئێمە ئافرەتە لەسەر ئاوە بێتەوە کەسی نەگەرەک بێ فاسێکی چاکی پێکردین وتی کاگە مەحموو لە خۆر هەڵهات بۆ خۆرنشین چارەسەری نیە ئەو خوا نەبێ خوای گەورە بێ پژمەیەکەکە چاکە بکاتەوە خوای گەورە بێ نوکەیەکی بێنە ئەی کوژێ بۆ شێت 10 ساڵ ئاوە بمێنێتەوە هۆشی نەبوو با هۆشی هەبوو ئێتر منش هاتمەوە شەو دانیشتم هەستان بەرماڵم داخست و ڕوون کردە قادەکەی خوا سەعات 2 شەو سەری سەعاتم کرد وتم ئەی ڕەب العالەمین ئاگام لە هەموو شتێکەیە تۆ پرست بە ئێمە نەکردو هاتوونێتە ئەم دنیاوە پرسشمان پێ ناکە ئەمان بیتەوە هەموو شتێکش ئەزانم لە قەزەی دنیا و لە قیامەت و لە زیینوبوونەوە و لە حەق و لە ناحەق و ئەوەشم بیستووە کە خوای گەورە ئەفەرمێت ئەڵێ ئەمانە جەماعەتێکی ئەفوکراون محکەمەش ناکرێن ئەمانەش لە بەرچاوم ئەم ئافرەتەش بۆ بە ئەسیر لە لای من تێگەیشت مەوەسەگیان خەستان بەعدم لەگەڵ خوای خۆما کرد وتم ئەی ڕەب العالەمین من عەبدێکی تۆم و تۆ منی خەڵق کردووە ئەم ئافرەتەش لە لای منە بەبوون و نەبوون لەگەڵ منە هەڵساوە دانیشتووە مێشکم نەگۆڕی تەبیعەتم نەگۆڕی ژیانی خراپیم نەگۆڕی وعد بێ لەسەر دەستی تۆ ئەوە سەعات 2 شەوە
چی ئافرەت لە دنیا خوا خەڵقی کرد بێ خوشک و دایکی من بێ لەلایەنی ئەوە کە من زەواجی لەگەڵا بکەم بێخێنی ئەم قەزانی من وعد بێ بۆ عەدی خواسمە ئەم ئیمتیحانەی تۆ سەرم خێ لەم ئیمتیحانە وعدم بەخوای خۆ ماوتم خوای تاقوتەناو بێ شەریک وعد بێ ئەم بە تۆ دوی نووی شۆ ئەم وعدەیان بە تۆ ئەم خێزانەمە تا بە بارێک کاکەوێ چی ئەڵێ من پێش ئەو نامرم والله العظیم سام کردو 86 مانگ بەسەر جێەوە بووە 86 سانیە ناڕەحەت نەبوون پێەوە 86 مانگ 86 مانگ ئەگەر مواسەفەتەکانی بۆ گەرم چەندەها جار خوای گیا من بۆ ئەمە نایکەم بۆ ناو نەم کردووە نەشم زانێ ئەمە زائقەی منەگرێ لەبەر خاتی ئەو ڕەب العالەمینە چەندەها جار فریان نەکەوتم ڕشانەوەی کردوتە ناو ئەو مەمکانەوە دەسێن دەستم بە سەدان جار تێر ماچم کردو اینجا پاکم کردوێتەوە ئۆفم نەکردووە ئاخم نەکردووە ئەو مناڵانم کۆ کردێتەوە مناڵەکانشم ئایلەیەکن حەمد بۆ خوای گەورە لەم زروفا زۆر دەگمەنن زۆر دەگمەنن بە بووکۆ بە کچۆ بە کوڕۆ تومە وەرن دانیشتن دام ناون تومە گوێم لێ بگرن توێتی ئێوە تومە ئەم دایکی ئێوە ئەوای لاتووە توێتی ئێوە تومە نەخەڵات تابێتن ڕۆژێ لە ڕۆژان یەکێکتان بڵێن باچین دوو شەو لە ماڵ ئێمە بێ یان شەوێ لە ماڵ ئێمە بێ یان شەو لە ماڵە بێ ئەوە لێوە مستەحیلە ئەمە لای منوە نییە وەرن کراسی بۆ بکەن کۆشتی ئاسکی بۆ بێنن ئاڵتونی بۆ بکەن لە ماڵی خۆمایە مستەحیلە بێڵم سەرە و ئەوانە بێ ئاخێک ئۆفێک یەعێک لە یەک کەس ببینم ناڵم دەسیتەوەدا هەمووشان لە خۆم چاکتر بن مناڵەکان پرست بەخوای تاقوتەناو بێ شەریک خزمەتێکم کرد بە دڵی خۆم و خوا ئەو خوای گەورەکەوە یارمەتی منی دە ئازایی خۆم نەبوو مامەسا ئەمە ئازایی قودرەتی خوا بوو نایە مێشکی منەوە سوێن بەخوا ئەو چاوەی دام خست بۆ ئافرەت هەڵم نەبڕی لەبارەی ئەتە خۆ تەزانین چی ئاڵێم حەمد و سەنا بۆ خاپەکەی خوا اینجا مامەسا من چاکەی ئەم خەڵکەش بە من نادرێتەوە چی بە نەخۆشیمەوە چی بە تەعزیێمەوە چی بە ژن هاوردونمەوە ئەینی ئەوەی خەڵک لەگەڵ منیا کردو مەگەر بەردیان تێگرم چاکەی ئەوان لای من نیە مەگەر لای ئەو خوای گەورە بێ چی بە تەلەفۆنەوەفاتی کرد دوای چەند ساڵ تقریبا لە 2013 وای لێ هات لە 19 عەمری خوای کرد 19 ئەمیەکە یعنی چەند ساڵ مایەوە 6 تقریبا 7 ساڵ مایەوە 7 ساڵ لە جێگا بەڵێ 7 ساڵ لە جێگا بوو خۆت خزمەت دەکرد خۆم خزمەتم کردووە نەمیێڵاوە مامۆستا عەبدول و مامۆستا عومران کشاتۆتە لام 10 جار هاتنۆتە لام نەمان گەڵاوە بچووکترین خوا نەخواستە بۆنێکی ناخۆشی لێبێ جا ئەمانە کە من بۆ مایەوە کە ئەم سابە بۆ مایەوە من دقەتمدا پورێکم هەبوو پیزەی ناو بوو پیزە ئیفلیس بوو دایم ئەیانی سەرەوە ئاوا حتا ئێوارە دوو کاسەکە لێ پێ بوو حی ئەڵڵایە کرد ئێوارە بۆمان ناهات ئامۆزایەکی باوکم هەبوو حاجی عەلی ناو بوو لە حاجی عەلی ئەترسا حاجی عەلی مامەستا عامەی شوورە برای مەلا حاجی مەلا ڕەزا بوو ئەو هات تاپڕێکی تەقان بە بنگوێ ئەتی لەوە ئەترسا لەگەڵمان و مامە عەلی ها لە ترسا هاتوو بۆ ماڵی ئەگەر نەمەوتە مامە عەلی نەهاتە ئەنا بۆمان نهاتەوە ماڵەوە ئیتر کە باپیرم و باوکم دی ئەوان ئەو ئیفلیجان چۆنی پەروەردە کرد اینجا باپیرەشم خوا ئافریقایەکی کەوی 150 ساڵێکی کەوی 110 ساڵ باپیرەی من ئەوش ئاوا لە جا کەوتوو باوکم بە بێژن باوکم دایکی من عەمری خوای کرد لە دوای باوکم ژنەی کە عەمری خوای کرد یعنی تێمە ژیانێکی زۆر ناڕەحەتیمان هەبوو دیم ئەوانش بۆ دامایە چۆن ئەوانیان بەخێو کردم ئەمە بۆ من ماوەتەوە ئەمە وەکو شتێک ئیمتیحانێک ها بەلای منەوە ئەچمە ئەم ئیمتیحانەی خواوە حەمد بۆ خوای تاقوتەناو بێ شەریک ئەو ئیمتیحانەم زۆر ئەگەر خوا بەتاڵی نەکاتەوە لە لام خوای گەورە بە ئاویان نەدا خوا بۆ حساب کا شکر نەجاحەتی مێنە چی لای خواوە چی لای دنیاوە چی لای خەڵکشەوە حەمد بۆ ئەو خوای تاقوتەناو بێ شەریکە یعنی ئەوا دائەنسم شەوانە کە ئەخەوم ئەلەم خوای گیان بەس نێ ڕۆژێ لە ڕۆژانم ئافرەتە داوای ئاویشی نەکرد مێ خوای لێو بەزابەکەم ئافرەتە خۆی پیست کرد بێ خوا نەخواستە بڵێم ئۆف یان ئاخ حەمد بۆ ئەو خاپی خوا تیانمە مۆجود نەبوو ئێستا لەوانەیە ئەمە مامۆستا مەلا عومەر گوێتەوە مامۆستا مەلا عومەر قسەی بکەم نابێ بەعیبە ئەگەر وەکو ژن بمکم بە ئەوە ڕەحم بۆ ئافرەتەیە شیرم تێ هات سوێن بەخواش وا بوو سوێن بەخواش وا بوو هەتا مناڵەکان یان باوکمەوە نازیاوە بە دایکم قەت پێ ناگرێ کورەم ڕۆڵە دایکتان پڵمێ بوو ئەوە لە پێ چی بگرێ من دەزانم دایکتان چی لێ هاتووە ئیتر ئەمانش کەوا خوا دای بە شانی منە حەمد بۆ قاپەکەی خۆش دەروی لێکردمەوە الحەمدولله ینی دوای خێزانێکە وەفاتی کرد الحەمدولله خێزانە هێنایەوە ئەمە ئیسا ئاوەکەی هێنا خێزانم بوو حەمد بۆ قاپەکەی خوا خێزانێکی ڕێک و پێکی ئەگەر بلم تامی ئەو بە زیاوە نەدا بەکەمەوە نایە خوا بەزابێ الحەمدولله
اینجا بە ئەم کەوتم ئەمەش بۆ بەدرێژە تەنانەت لە لای خۆمان پیانەوتی لێل و مەجنون ئەوە ڕەفیقیمان خۆش بوو قەت لە یەک عاجز نەبووین قەت ناڕەحەت نەبووین قەت سەعاتی حەمد بۆ ئەو خوان ئەوەی نەبێ بڵێ هاناسا بێ ئەم مناڵانمانە بووە عیارێشی سەردەمی مناڵێکم نەچووە حەد بە شیری خۆی حەد باینی خۆی ئافرەتێکی ئەمین و ئومان ئافرەتێکی جوان ئافرەتێکی مسڵمان ئافرەتێکی متەدەین ئافرەتێکی دەمول پاک ینی هەموو دەقێوتومە خوای ئەگەر ئاوم خواردۆ بیرشمە بە خێری قەبری ئەوی تیابێ ئیشم کرد بەخوا بۆ ئەو جەماعەتانە نەبێ ئەڕۆیشتم میان تەعزیەک بوایە بە پەلەیان نەخۆشیە بوایە بەس ئەوانە ماس لێ نائهێنا تەعزیە و نەخۆشوانە هەر ئەچووم ئیتر حەمد بۆ ئەو خوای گەورە دەقێ جێم نەئاهێڵا دقەیە سانەیەک ناڕەحەتیم لەگەڵیان نەبووە حەمد بۆ ئەو قاپی خوا ئەمە ئازایی من نەبوو هی ئەو ڕەب العالەمین نەبوو چونکی خۆم زانیم کە سەعادونی وشە وعدم بەخوای خۆمدا خۆش پشتیوانی کردم هیچ ئازایی خۆم نەبوو هی خوایە منش ئینجارە مامۆستا قەسەم بەخوا کە لە نوێژ ئێمەوە کە ئەو سفرە داخراوە ئەڵێم ئەوە منم سفرە هاتەوە بەردەستم سوێن بەخوا دائنشم سەری سوژدا بەمە عەرزەکە چارەکێک لەخوا پارێڵم سەجدە شکر بۆ توێنم خوایە سەری عەبدایەتی بۆ تۆ نەویەکەم ئەوە منم جاری کە نانوشای هاتەوە بەردەستم ینی ئەمە هێنیەوەی تێ خوا ئاگادارە عیب نەبێت شەو هەڵەستم لە خەو ئەلەم حەمد و سەنا بۆ تۆ خوایە دائنشم ئەلەم حەمد و سەنا بۆ تۆ خوایە اینجا ئەوەش بە هەموو کەس زانێ ئێمە کەسمان نیە خوا نەبێت خوا هەموو شتێکی ئێمەیە هەموو شتێکی ئێمەیە خوای گەورە زۆر هات بە هاواری منەوە کاک مەحموود تۆ ئەو تەجروبە گەورەیەت و نەتیجەکەیشی و بینیوە هەر نمونونەکەی لە دنیا بینی و پێش قیامەت ئینشەڵڵا بەڵێ چی ئەڵێ بۆ خەڵکیکەوە دایکێک باوکێک خێزانێ مێردێکی هەیە لە ماڵەوە کەوتووە کەوا یعنی چی بکات بۆ ئەو یۆک و جەنابەت خزمەتی بکات و ئەو نیەتە گەورەی لێبێنێ من ئەڵێم ئەو کەسانەی کەوا نەخۆشییان لەسەر جێگەیە چی دایکە چی باوکە چی برایە چی هەر کەسێکی بنەماڵی ئەو ماڵەیە دوای ئەوە کە ڕۆیشت لە قەبرەکە خەفەتی بۆ نەخوات خەفەتی بۆ نەخوات ئێشی بۆ نەخوات ئازاری بۆ نەخوات تێگەشتی من ئەوە ئەڵێمە لەم لە دوایە ئاخ و ئەف دەوری نابێ هیچ دەوری نابێ چەنەها پیاو من ئالێرەشا ڕێزم بۆ پیاو هەیە پیاو بۆ معلوم و بای چەنەها پیاو بە منی تۆ کاک مەحموود سعدی خان چۆنتم وڵی جەڵدە لێ یاوە 7 ساڵە ئەی خۆزگەم بەخۆت خۆزگە ئەو منەوە لێ بەتا ژنێکم بێنایە زۆر کەس وای پێوتم چەند کەس بە منی و تۆ توێتی مەحموود کاکە تۆ کوڕێکی گەنجی تو تازە لێ قۆما خوارتانە ئەم ژنە تاکەیانەبێ و ماڵە باوکی هەیە و شتی هەیە و بڕۆژنێکی کە بێن ئانە کورتم کاکە من سەعادونی وشە وعدم بەخوا داوە شتی وا چۆنەکەم سوێن بەخوا ژن لە من حرامە هەتا ئەو ڕۆژێ بەبارێکە ئەیخوای خابە بە چێ لە کاکەم پێشەوە نابرم تێگەشتی نەقەستەم بەخوا ماوەسای جان سوێن بەخوای تاقو تەنها بێشتێک ئەمەی من ئەلاخر 86 مان گاڵتە نییە ئەگەر بەسەر هاتی 86 مان وەتۆ بگەرمە دەشیت بڕکاتەوە بەدەیان شەو بە سەدان شەو من ئەوە بەلای تۆ ئەوە تا بەیانی ئەوە بەلایەوە خەوتم تومە کەی بزانم کەی گیانی دەرەچێ بزانم کەی چیەکە ئتر حەمد و سەنا بۆ ئەو خوای گەورە سوپاسی ئەو خواکەم سوپاسی ئەو خواکەم سوپاسی ئەو خواکەم کە ئەو تەبیعەتە یا بە من کە ئەو علمە یا بە من کە ئەو سەبرە یا بە من بهی خۆم نێ هی خوایە تێگەیشتی ئەم جارە داوام لەو کەسانە هەیە کە نەخۆشێکیان لەسەر جێیە دوایی ئەلێ دوای باران فەرەنجیم بۆ چییە هیچ کەڵکی ناگری ئەو دەخە کە ڕۆی لە دەستی دەرچوو ئەو دەخە کە لە دەستی دەرچوو بەس یەک خەفەتی لە دڵمایە ئەوی مەحموود شەوەیان ڕۆژە ئەو خەفەتەی لە دڵایە وەکی کەشێکی هەموو چی بخۆینەی چی ئەگوێ خوانەی بڕێ ئەوی چێکی خوانەی بڕێ ئەو دوو خەفەتەی لە دڵمایە ئەینا بۆ خوا مامۆستای گیان بۆ خوا مامۆستای گیان بە هەردوو چاوم چاک باید وەمە وەڵی واجبی سەرشانی هەموو کوڕ و کچێکە لەسەری کە خزمەتی دایک و باوکی بکە ئەو چۆن بە مناڵی ئەرکی کێشاوە لەگەڵیا بە هەموو توانای خۆی یعنی تۆ خۆت جەرگت هەیە ئێستا ئەزانی دایک و باوک چەنە خزمەتی کرد بەوایە ئەزانی بەڕاستی یعنی پێناسە ناکرێت خزمەتکردنی دایک و باوک بەڕای من ئەو کەسانی کە دایک و باوکیانە بەنە خەڵوەتگەی پیری بەڕاستی جێگەی عنی جێگەی سەفە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەمە شاری موسڵمانان شتێکی زۆر عیبێ لای من بەڕاست یعنی ئەو شانە لای من زۆر ناخۆشە تاسیرم زۆر تێیەکە زیاتر کە لە قەناتەکانە بینم دایکێکی پیر باوکێکی پیر پیرۆزبایی ئەنێرێ جەژن بۆ مناڵەکانی لای من زۆر بەڕاستی ئەو دایکە لێواشە هەر
بیری مناڵەکەی خۆی هەیە کەچی منداڵەکەوان نیە بەرامبەری جا داوا لەو خوشک و برایانەکەم کە دایک و باوکیانێ و ماون لە حیاتا تا ماون ڕێزیان لێ بگرێت چکەوە بەڵ بەتەئەکید واجبە بەڕاستی واجبی سەرشانە ئەمە هەر دینەکەش وتێتی هەم حەدیث وتێتی هەم کەسایەتی یعنی لە زۆر شتەوە لە زۆر ڕۆک پێناسە ناکرێت بەڕاستی دایک و باوک بە هیچ شوێ پێنا بەعزێشت دێ لە دنیا پێناسەی نییە سەردانکردنی نەخۆش دروستە هەموو کەس سەردانی نەخۆشکە لە ڕووی دینیشەوە شتێکی جایزە بەڵام وەکەوەی کە ئێستا بۆ دایک و باوک نەخۆش بێ بە بۆنێ ئەم نەخۆشەشۆ کە ئێستا کۆرۆنا هەیە بڵێ لێی دوورەکەەوە حاڵە حسابێ بەڕاستی ناجایزە یعنی ئەمە ئەوە ناگەێنێ بەعزێ کەسێ مەناعی کەمە بڵێ نەخۆشیەکە ئەگرێت دوای لێی دوورەکەوێتەوە گەنجەکە باشترە بۆ مەناعی لەش ئەتوانێت بمێنێتەوە لە لای هەرچەند لەم ڕۆژای ئەمڕۆ بە بۆنەی ئەم بێمەعاشی و ئەم سەرە و سەرەوە ئەم قەسەقانە مقیم شتەکانی وازیانێ ناوە دەستمانیان گرتووە بەڵام ئەوە ناگەێنێ مناڵەکە لە دایک و باوکەکە دوور بکرێتەوە ئەمە شتێکی ناجایزە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ئەخلاقی مرۆڤایەتیش کە وەختێ غەزای بەدر ڕوویە خێزانەکەی حەزرەتی عوسمان کە کچی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەخۆش بوو زۆر نەخۆش بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بە حەزرەتی عوسمان تۆ لە لای خێزانت بمێنەرەوە خزمەتی بکە وەکو ئەو وایە کە هاتبی غەزای بەدرێ لەگەڵ ئێمە کردبێ بە دەستکەوتەکانیەوە لەبەرەوە ئازانم ئەم فەرمودەیە زۆر جوان دیقەتی بن وەختێ تۆ خزمەتی نەخۆشێکەکەی لە ماڵەوە یا لە نەخۆشخانە یاخود کارمەندێکە کە خۆبەخشن ئازانم ئەمانە زۆر گەورنەوە خۆبەخشانە زۆر گرنگە بەڕاستی دڵسۆزی و خۆشەویستی و سۆز و شەفەقەتی ئەوانە بنرخێنرێت و ڕێزی لێ بگیرێ و دوعای خێریان بۆ بکرێت لە دوعاکانتانە دوعا بۆ کارمەندانی تەندروستی بکەن و ئەو خەڵکە بکەن کە بە خۆڕایی کە خۆبەخشن و خزمەتەکەن لە خەسەخانەکانە لەبرەوە ئازانم تۆ کاتێک کە خزمەتی نەخۆشەکەی بیرە لە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە غەزای بەدرا بەشداری ئەکەیت و دەستکەوتیەوە غەزایە معنەویەن بۆ تۆ دەسەکەوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە حەنان و نەرمونیان بۆ لەگەڵ نەخۆشە جارێکیان لە مەکەیە عائیشەی کچی سعدی کوڕی ئەبی وەقاص بۆمانە گەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکیشی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەیە بووین باوکم نەخۆش بوو هات بۆ لای باوکم لە نەخۆشیەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی خستە سەر نێوچەوانی باوکم و دەستی هێنا بە دەم و چاویە تاوەکو سەر سنگی و تا سەرسکی فەرمووی اللهم اشفی سعدا سعدی کوڕی ئەبی وەقاص فەرمێ واللهی ئەمە دوای تەمەنێکی دوور و درێژ خوایە شیفای سعد بەو هیجرەتەکەی بۆ تەواو بکە ئەنی ئەم ئیسلامەتیە و ئەم دینداریەی بە عاقبەت خێری بە پایان بگەێنە ئەفەرمێ واللهی ئێستەش یعنی دوای زەمانێکی زۆرە فەرمی ئێستەش دەستە فێنکەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستە معنەویەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەر دڵ و دەروون و جگەرما فێنکە و دڵم ئاوە خواتەوە بەو شێوەیە کە پێغەمبەر دەستێناوە بەسەرما لەبەر خۆشەویستان مرافقی نەخۆش کەسێک کە خزمەتی نەخۆشەکات هەروەکو ئەوەی کەوا لەم ئەڵقەیە هەموویە باسمان کردووە زۆر گەورەیە تۆ شوێنکەوتەی پێغەمبەرانی شوێنکەوتەی ئەخلاقی جوانی خێزانەکەی حەزرەتی ئەیوبی کە 17 ساڵ خزمەتی حەزرەتی ئەیوبی کرد کە کەس لە دەوریان نەما شوێنکەوتەی حەزرەتی عائیشەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر سنگی مبارەکی حەزرەتی عائیشە ڕۆحی دەرچوو کە ئاوی فێنکیە کرد بە دەمچایە و ئاوێدایە و مرافقی بوو لە کاتێکە کە وەفاتی کرد لەبەرەوە کۆمەکی و یارمەتی نەخۆشەکان بن دڵتان خۆش بێ کە خزمەتی نەخۆشەکەن نیەتی گەورەی لێ بێنن و ئینشاء الله بەرەکەتی گەورە ئەکەوێتە عمری خۆتان و ماڵ و مناڵ و کەس و کارتان پشت بەخوا خوشی حسێنەکەوا دەوری 7 ساڵ ئەو خێزانەی لەگەڵ بووکەکەیە خزمەتیان کردووە زۆر بە جوانی هەتاوەکو خی گەورە ئامانتەکە لێ وەرگرتەوە 17 ساڵ دوو کڕە دوانتە تاران کە لێ سێران هاگرتوێتەکە ئیتریش بۆشی بەخۆی نما بوو بەڵێ بەڵام لە خواردن و قسەیان عیبی نەبوو وەڵانی سیکی 7 ساڵی ڕێک 7 ساڵی ڕێک یعنی زیاد بەزیای شەوە 7 ساڵ یعنی پێ خزمەتێکی جوانیان نەکرد خزمەتێکی پاکوبەر یعنی پاکوبەرتەمە ڕایان کردبوو ئێمەی موسڵمان واجبە لەسەرمان بۆ دایک و باوک وەکو نەخۆش بۆ دایک و باوک هەر نەخۆشش نەبێ واجبە لەسەرمان کە ئێمە ئاگامان لێ بێ سەردانی بکەین ئەحواڵی بفرسین
وەکو عامیش ئەمڕۆ لە ڕاستی ئەم نەخۆشیێکەوە بڵاو بۆتەوانەیە بەڕاستی پێمان ناخۆشە هەموو تاکێک پێی ناخۆشەکە ئەم نەخۆشە بڵاو بۆتە بەڵامی تر هەڵبەتە ئیمتیحانێکی تێ هەڵبەتە تاقیکردنەوەیەکە ئینسان ئەگەر چۆنڵێت خۆی بپارێزێ ئەڵە ڕاستن باشتر لە چارەسەرکردن. ئەگەر مزگەوتێکمان هەبێت 7,000 مسلمان بگرێت 7,000 مسلمانی مخلصی خواناسی پاکی وەلی خوا لەم مزگەوتا کۆبێتەوە بۆ یەک مەبەست دوعایەکی خێری بە کوڵ بۆ مسلمانێکەکەن بۆ یەک کەس ئەم 7,000 کۆبێتەوە دوعا بۆ یەک کەسەکەن لە کاتێکە کە فەرمودی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم فەرمێ گەر 40 کەس دوعا بۆ یەکێ بکەن وەختێک کە تۆ نوێژی جەنازەکەیت 40 کەس بن کە نوێژەکە خۆی دوعایە بۆ کەسێکەوە وفاتی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە لێ خۆشە بێت بینەوە سەر فەرمودەکەی تر 7,000 کەس کۆبۆتەوە لە مزگەوتێکە 7,000 کەسی پاکی وەلی خوان هەمویان بۆ یەک دوعا دانیشتون لە مزگەوتا دوعاکەش بۆ تۆ ئەکەن ئەمە بریتیە لە چی بریتیە لەو 7,000 مەلائیکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی باسێکە فەرمێ بەیانیان و ئێواران تۆ بەیانیانە چی سەردانی نەخۆشیەکەی نیەتە هێنی خوایە لەبەر خاتری تۆ سەردانی و نەخۆشەکەم 7,000 مەلائیکە لە بەیانی و هەتا ئێوارە دوعای لێخۆشبوون بۆ تۆەکەن شەوە چی سەر لە نەخۆشەکەیت ئەو شەوە تا بەیانی 7,000 مەلائیکە دوعای لێخۆشبوون بۆ تۆەکەن ئەمە چه ئەشتێکی گەورەیە یا رب العالمین خۆشەویستان ئێمە وەختێ سەردانی نەخۆشەکەین ئەم ئەجرە گەورەیەمان هەیە ئەی باش ئەو کەسی کە خزمەتی نەخۆشەکە ئەکات دانیشتووە نەک ڕۆژێک نەک بەیانیەک 7 ساڵ 16 ساڵ 15 ساڵ خزمەتی باوکیەکە لە جێگا پاشیەکاتەوە خزمەتی مێردەکەی ئەکات خزمەتی خێزانەکەی ئەکات اینجا دیقەت لەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 7,000 مەلائیکە بەیانیان هەتا ئێوارە هەتا بەیانی 10 دانە ساڵ 8 دانە ساڵ دوعای لێخۆشبوونی بۆ تۆ کردووە دوعای سەرفرازی دنیا و قیامەتی بۆ تۆ کردووە نەرمونیانی و محەبەت دەربڕین بۆ نەخۆش زۆر جیاوازە لەوەی کەوا خزمەتی نەکەیت زۆر جیاوازە لە کردەوەی تر خوات لەگەڵایە خوای گەورە لەگەڵ کەسێکایە کەوا ئیشێکی باشەکە بەس وەختێ تۆ سەردانی نەخۆشیەکەکەی خوای گەورە فەرمێ ئەی بەندەکەم بۆ نەهاتی بۆ لام کە من نەخۆش کەوتم یعنی ڕەحمەتی خوا لەو شوێنایە میهرەبانی و لێخۆشبوونی خوای گەورە لەو شوێنایە لەبەرەوە ئێمە بە ئیختیاری خۆمان کاتێکەن خزمەتی نەخۆشیەکەین یارمەتی کەسێکە دەین تۆ بە ئیختیاری خۆتەمە ئەەکەیت شمولی ئەم فەرمودە گەورەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کە تۆ سەردانی نەخۆشیەکەکەی ئەی ئەو کەسەی کە مرافقێتی ئەو کەسەی کە کارمەندێکە کە خزمەتی ئەم نەخۆشە ئەکات لەبەرەوە مژدەیەکی زۆر گەورەیە لە دەستی دەرمەکەن و با خزمەتی نەخۆشەکانمان بکەین بەڵام بە خۆشەویستیوە بەڕقەوە نا بە بێتاقەتیوە نا تۆ ئەجرەکەت با بۆ بنووسرێ بەو پەڕی مەحەبەتەوە بەو پەڕی دڵسۆزیەوە بەو پەڕی لێبڕانەوە زۆربەی ئیشەکانە واز لێ بێنە چونکە لەمە گرنگترێ دەست ناکەوێت کە ڕۆژانە 7,000 بەیانیان و 7,000 ئێواران مەلائیکە بۆ تۆ بپەڕێتەوە کوێت بووین بڵێن ئاسکەر بووین کە نەقلەیەکراین جاری وا بوو بڵێن لاوەڵە خواردن زۆر بوو بەس لە ئاخیرەکە کە خواردن نەما 3 ڕۆژ نەبوو 3 ڕۆژ نانمان نەخواردنە بەس ئاو هەبوو وەڵاوە حاصل حەل نییە چیەکەی ئەبێتە حەملکەی لە ئاخیرا ڕۆژێکمان بە بڕۆین بزانین وەحدەیەکمان بینی هی عەسکەریتر کە چوین لێ زابطێ دانیشت بوو هی تەسلیحی دەبابە بوو تەسلیحی دەبابەیانە کرد وەڵا خوا کردی کوردێکی تیا بوو زابن داڵێکی لەسەر شامون دار حەیزەرانێکی پێوە یا بە پۆساڵەکەیە ئێمەش سەلامان کرد و بە خێراتیان کردین وەلحاصل دوای کوردەکە وتی کوردممان ئەرە وەڵا هاتن لە خۆشیان ئەمەش نەمان نەزانی چی تی خێرە چ بۆ چێت ما وەڵی کاکە لە برسان نەهاتووین خەریکی نەبرین 3 ڕۆژ نانمان نەخواردوە دیدێ وەڵا کاکە بە ڕاستیەکەی مەنجەڵە برنجمان لێ ناوە نە ڕۆنمان تێ کردووە نە خوێش هیچ لێ نەبووە بەس بە ئاو لێمە ناوتاوە وەڵا کە بۆی هێناین ئێمە 4 کەس بووین کاکە کە دانیشتین لێ لەسەر ئەو لمە لە خۆشیانە نەمانەزانی چی دەستمان کە خێرا خواردمان و وەلحاصل ئامرەکەش سەیریەکردین وەڵاتر دانیشتین دوای کتیشتما وەڵی لەو وەحدێ
سارەکەمان عاتڵ بۆ هی قزعەکە و سێ ڕۆژ ئامرەکە نادوونیە گەر شتێکتان لای بماننێ وەحاصل نەختە سەمۆنی لێ بوو گونەیەکیانیان نیە بڕواکە نییە لە پۆساڵەکە ڕەشتر بوو ئەو ڕق وڵای گونێمانێ نایوانێ ئێمەش پێشەوەی بگەینە شوێنی خۆمەکمان بابەمە لێمانەستێنە یەک سەمونمان بەرەکەوێ بڕواکە نییە هینمان لەکردمان وەسە سەمونونەکە دوودۆمە خستە ناو پۆساڵەکەەوە بۆی کە ئامر نەیبینێ بۆی بۆ خۆمانی هەڵگرین وەحاصل تەبان لە برسانە ئای لە چی بوو ئای کەچین وڵا ئامرەکە لێی سەرین یەکی یەک سەمونێ یاینێ بەس ئێمە چی بوو هینی حەزەری خۆمان کرده بوو ئامرەکە وەڵا ئەو لە ئێمە خراپترەی خوارد هیچ نەبوو هیچ شتێک نەبوو نمونەیەکی تر لەو نمونانە جارێکیان ئەویش سێ ڕۆژ بوو هەر سێ ڕۆژ چوار ڕۆژ بووە خوا هیچمان نەخوارد و هەر ئاو بوو هیچ شتێکەدانی هەچێکی دەستکەوتایە پەلاماردەیە برادێکمە بوو عەبدولخاڵقی لامۆ لە لاسلکی بوو وتم هەر بە هینەکە بە نەقالەکە نەقالەیان پێوت ئەو میکرۆفۆنەکە لێ بە جیازەکە تەلەفۆنم بۆ کردم هیچ لایەکتی نەبەخوا هیچ نییە بەس ئەگەر هابووە بەهۆی زوبات من بێبەش ناکەم منش تۆ بێبەش ناکەم نەقلیش کراین بەخوا بەسەر ئیڤاکانەوانێ کە ئەو هەموو گول لە تۆ بوشتە بارکەون کەم یەک چڵپیاز و یەک سەمونی بۆ هەڵام ئێمە چوار پێنج کەس بووینەوە حەزیرێ هەمووی ئاوە دەستی گرت بۆ یعنی لەوە ژایەکی لە تێکمان بەرکەوە هەچۆنێک بێ ژیانی